تاوانی نێودەوڵەتی بەرە لە دنیا و هەروە لە سەرئاستی جیهان و لە سەرئاستی ئەو پەیوەرە نێودەوڵەتیانە کە هەن لە مرۆڤایەتیدا. بەنسبەت ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان لە زۆر ڕواوە پەیوەندیداریمان هەبووە بەو بابەتە، بەشێکین لەو مەزلومیەتە و بەشێکینیش لە ئەو قوربانیە کە بۆ ڕزگارکردنی شنگار دامانەوە لە ماوەی ڕابردوو و هەروە ئەو هەوڵانەش کە ئێستا هەیەوە لە ئارادان بۆ ناساندنی کەیسی قوربانیانی شنگار، ئیبرایزیدیەکان، خوشک و برایزیدیەکان بە جیهانی دەرەوە وەکو کەیسی جێنۆساید. لێرە حقیقەت حەزەکەم باس لە هەندە ئامار و هەوڵ و هەروە دەستکەوت و واستانگانەش بکرێت کە لە بەردەمی عێراق و کۆمەلگای نێودەوڵەتی و ئێمەشە وەکو هەرێمی کوردستان بۆ ناساندنی ئەم کەیسە وەکو کەیسی جێنۆساید لەسەر ئاستی نێودەوڵەتی. بەڵێ شنگار لە 3/8/2014 دەست بەسەردا گیرا و لە 13/11/2015 شنگار ئازاد کرا. جەنابی سەرۆکی هەرێم سەرۆک بارزانی ئەو کات ئەو پێشمەرگەکانی هەرێمی کوردستان و پێشمەرگەکانی کوردستان ئەو هێزانە بوون و ئەو سەرکردایەتیە بوو کە شنگاری ڕزگار کرد لە دەستی داعش. حکوومەتی هەرێم لە زۆر ڕواوە هاوکاری خەڵکی شنگاری کرد لە میانەی ئەو شەڕە کە هەبووە و هەروە لە پاش ڕزگارکردنی شنگاریش و گرنگترینیان ئەوە بووە کە بەڵێ پێشوازی لە ملیونان ئاوارە کرا کە زۆربەی هەرە زۆریان خەڵکی دەشتی نەینەوا بوون و بە تایبەتی خوشک و برایزیدیەکان. زیاتر لە 1719 پێشمەرگە شەهید بوون لە شەڕی بەرەنگاربوونەوەی داعش کە ژمارەیەکی بەرچاویان لە شەڕی ڕزگارکردنی داعش بوون، لە ڕزگارکردنی ئەو دەبرانە لە دەستی داعش بوو لە شنگار و هەروە زمار و ئەو ناوچانە. زیاتر لە 10,369 پێشمەرگە شەهید عەفوان بریندار بوون، 47 تا ئێستا بێسەر و شوێنن. بەپێی ئەو ئەمانانەی کە لە بەردەستمانە زیاتر لە 900 گیراوی داعش، دیارە ئێمە زیاتر لە 3000 بەسەرەوە ئێمە داعشمان لەبەرەکانی جەنگ و هەروەها لە میانەی هەواڵی استیخباراتی دەست بەسەرگێدا گیران، بەڵام ئەوی کە محاکمە کرا و دادگایی کرا لە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو زیاتر لە 900 گیراوی داعش بوون. 39 کەسیان ئێستا لە کوردستان داعشی بیانین کە ماون لە گرتوخانەکانی کوردستان و ئەمانە محکومن یان کۆم دادگایی کراون. لە 27 کەمپ لە عێراق 25 کەمپ یان 25 ئەتوانم بڵێم ئەو شوێنانەی کە پەنابەر و ئاوارەی تێدا لە هەرێمی کوردستانن. لەو 25 کەمپە 900,000 ئاوارە و لە عێراق ڕوویان تێکرد. لەوانە حقیقەت جگە لە ئاوارەکان ئەتوانم بڵێم زیاتر لە 261,000 ئێستا پەنابەری وڵاتانی تر لە هەرێمی کوردستانم کە تێیدا. بە نسبەت برایزیدیەکان، خوشک و برایزیدیەکان، ئەو ئەمارانەی کە لە بەردەستمانە هەر بە بەراورد بۆ ئێوەی ئازیز بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن کە ئەو مقارنە بکرێت پێش 2014 و ئێستا. بەڵێ پێش هێرشەکانی داعش زیاتر لە 550,000 ئێزیدی لە عێراق دەژیان. ئەو ئەمارانە گرنگن چونکە حەزەکەم بەڕێگای ئێوە کۆمەلگای نێودەوڵەتی ئێستش ئەو بەراوردە پێویستە نەکراوە کە قوربانیانی خوشک و برانی ئێزیدی بە چ بووە و بە چ گەشتووە و ئێستا چارەسەریەکان لە چه ئارادا لە چه قوناغێکدا. بەڵێ ژمارەی ئێزیدیەکان لە کەمپەکانی هەرێم تا ئێستا زیاتر لە 135,760 ئاوارن. ژمارەی شەهیدەکانیان 5,000 شەهیدی تێپەڕاندووە بەهۆی ئەو پەلاماری کە لە شنگار ڕوویدا. 83 گۆری بە کۆمەڵ دۆزراونەتەوە لە ماوەی ڕابردوو. 29 کەس لە گۆرە بە کۆمەڵەکان لە میانەی ئەو هەرشەکە بووە هێرشەکە بووە ڕزگار کران. زیاتر لە 68 شوێنی ئاینی ئێزیدیەکان خاپوور کرا. 100,000 لە ئێزیدیەکان ئاوارەی دەرەوە بوون. ژمارەی ڕێبێنراوەکانی ئێزیدیەکان گەشتە 6,415 کەس، لەوانە 2,769 تەنها پیاو بوون. ئەوانەی کە ڕزگار کراون لە ماوەی ڕابردوو بە هەوڵی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 3,554 کەسن و تا ئێستا بەداخەوە زیاتر لە 2,700
هەڤدە کەس ماون کە بێسەر و شوێنە ئەوەنە و ئامارانن کە بەشەکە لە ئەو نەهامەتیە کە بەسەری خوشک و برایزیدەکان هاتووە لە ماوەی ڕابردوو هەوڵەکانی حکوومەتی هەرێم لە بە جنسات ناساندنی کەیسی خوشک و برایزیدەکان ئەوێن باسم کرد زیاتر ڕزگارکردن بوو بە هەوڵی ڕزگارکردنی شنگار بوو بەڵێ ئەم هەوڵانە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە لایەنێکی سەرەکین لەو بابەتە لە زۆر ڕۆەوە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئامادە کرد پاس دەسە بەسەرداگرتنی شنگار بە ئەوەی هەوڵی دیبلۆماسی خۆ چڕ بکاتەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی چەندین لیژنەی پێکینە لیژنەیەکی تایبەتی پێکینە بۆ ئەوەی کە بە دوواداچوونی جددی لەو کێسانە بکات لەو زانیاری نەبکات کۆ بکاتەوە لەسەر تۆریستانی داعش و پەلاماری ناوچەکە دوو لیژنەیەکی تری دامەزران بۆ دوکومنتکردنی تاوانەکانی داعش ئەوانەی کە بە قسەی شاد حالەکان تۆمار دەکرا و ئەوەش کارێکی یەکجار زۆر بوو و ئەوی سێمی شەتوانم بڵێم کە بەڵێم هەوڵەکانی چر کردەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی بۆ گەیاندنی پەیامەکەی خۆی بە دادگای لەهای نێودەوڵەتی و لەو ئەخیرەش بە خودی یونیتات زیاتر لە 4206 کەیس لە دادگاکانی هەرێم تۆمار کران بە قسەی شاهد حالەکان لە دژی ئەو تاوانانە کە لە دژی یەزیدیەکان کراون لە ناوچەکە بەڵێ بەنسبەت هەوڵەکانی حکوومەت لەگەڵ یونیتات ئیشێکی یەکجار زۆرمان ئەنجام داوە ئەو زانیاریانە کە بە یونیتات درا لە ماوەی ڕابردوو یانکو تیمی نێودەوڵەتی UN کە دامەزراوە بۆ ئەم مەبەستە بەڵێ هەوڵەکان زۆر بوون بەڵام حەزەکەم لەم بوونەیە باسی تەقیمێکی نێودەوڵەتی بکەم لەسەر ئەو کارەساتە دوو کەیس تا ئێستا لە ماوەی 3 ساڵی ڕابردوو تیمی نێودەوڵەتی یونیتات کە تیمێکی نێودەوڵەتیە بەبێ بڕیاری ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دامەزراوە کردیتە ئەولێویەتی ناساندنی کەیسی جێنیساید لە دنیا ئەویش کەیسی سپایکەرە و هەروە کەیسی دوام کەیسی شنگارە و ئێمە نزیکەی 2 ساڵە لەسەر ئەم دوو کەیسە بە تایبەتی شنگار و ئەو ناوچانەی کە دەشتینەینەوە و تەنها ئەوە نییە کە خوشک و برایەزیدەکان بەڵکو کریستیانەکان کاکەیەکان شەبەک تورکمان سنە ئەمانە و شیعا و هەموو پێکاتەکانی تر ئێمە کورد بە تایبەتی حقەت لەو ناوچانەی کە تێیدا بووم کاری جددی کرەوە لەم ناوچانە